کلارە چگمە یەگەچێتەوە سەرماڵی کۆتر هەتا ئێوارێ منیش بەلەم جەولار خۆی بکاتەوە بە گوندە ڕووخاوەکەی تۆدا. جیاوازی شەقام ئەوەیە کە ئەو ئاباشاراوەی لەسەر بەشێک لە ژیانی و کەسایەتیانە هەیە ئاشکرایەکە. بە زەکرێ بپرسم بۆ ناود ناوە شەقام لە هیچ پرسیارێکە ترسی لێ بکەم. تۆ بۆی محاسبەی من وەرە محاسبەی من کە من چیەکەم؟ کلارا چێ؟ قەت هەموو کۆدەکان نادەم بە جۆگر. چەنە ئەحراجشم بکەیت؟ پرسیارێکی تۆزە تایبەتەکەم. فەرموو. پێش هاوسەرەکەت و دوای هاوسەرەکەشێ عاشق بوویتەوە؟ بە لەیلاوە وەرە بەرقاپی ئەم لەیلایە ئەی مەجنون. گەڕێکی زۆر جوانە دەروونەمە. بۆ دڵەفڕ شتێکی تایە پەیوەندی بە ساڵی 1980 تا 85 ئەم قەسیدەیە بە ناونیشانی هەموو ڕۆژێک دڵمەشکێ. ئەگەر ڕۆژە لە ڕۆژان لە شاقامێکی ئاوە بیبینیت یا بینیوتە؟ وەقەت ماغی برینێ گەڵەدەنەوەیەوە. ئێوە کوژرێن و ئێمە گوڵبارانی بکوژانتانەکەی. پێما بە یەکجار. یەکجار بەڵێ. چکە من با من تێبی بەڵێ دەشێت تۆ تاقیبێکی تەواوی منە کردوین زەمنیە نابی بۆ ئەم شەقامە. ڕاستەقی خۆشتە. ڕاستە. ئێستا سوورەتی یوسف بۆ چێ خوێنی؟ تۆ زۆرە پێوکەمی دەرەبڕی ها؟ هەموم پێخۆشە یەک شت نەبێ یەک شت ئەو دەمەی کە ناهێڵی لە ماچێکا بمرم. ئەتوانی باسی چێ و نامەیە بکەی؟ نامە پەشیمان بمڵێم بۆ یەک نەبووین چونکە ئیتر ئەویش مەساری حیاتی خۆی هەڵبژارد و منیش هەڵم بژارد و تەواو. بەزەمێ بزانم چێ زۆر لە ڕۆحتەوە نزیکە. بەڕاستی وەڵامە بەمەوە؟ بەڕاستی. نەبمە سەهەندی سەرمێوەکانی عومری خۆم و لە زستانی قەسیدەیەکە بەفرەکەی ڕۆحم لەبەر هەتاوی عیشقی تۆدا بتوێتەوە هەتا ئەو دەمەی دەگەڕێمەوە ئاستانەکەی ئیمانی تۆ بمبەرەوە لای خۆ. سپاس.